إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستەکانم، لە زنجیرە باسەکانی باشترین سەرمەشق صلى الله عليه وسلم، ئەمڕۆ باس صفەتێکی تر لە صفەتەکانی پێغەمبەر ئەکەین کە ئەویش صفەتی تواضع النبي، خاکیبوونی رسول الله صلى الله عليه وسلم. خاکیبوون یان تواضع صفەتێکی زۆر گەورەیە، زۆر مەزنە، و ڕەوشتێکی زۆر کەریمە، بەڕێزە. هەر لەبەر ئەوە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە مەدحی عباد الرحمن ئەکا، ئەفەرمێ وعباد الرحمن الذين يمشون على الأرض هەونە زانایان ئەفەرمن یعنی لەسەر خۆ خاکیبوونی پێوە دیار بێ، خۆ بەکەمزانینی پێوە دیار بێ. یعنی یەکەم صفەت لە صفەتەکانی، یەکەم ڕەوشت لە ڕەوشتەکانی عباد الرحمن ئەوەیە، یعنی کە ئەبێ ئینسان خۆ بەکەمزان بێ، خاکی بوونی لە ئەخلاق و لە ڕێکردن و لە هەڵسوکەوتیا دیار بێ. سورەتی فرقان طبعا ئاەتی 63. ئیمامی مسلم لە صحیحەکەیە لە ژمارە 2588 حديثێکمان بۆ ئەهێنێت و ئەفەرمێ ما نقصت صدقة من مال وما زاد الله عبدا بعفو إلا عزة ومن تواضع لله رفعه الله. رسول الله فرموویەتی هیچ کاتێ ماڵ و سامان بە زەکاتدان و خێر لێکردن کەم ناکە، و هیچ کاتێک عفو لێبوردەیی ئینسان زەلیل ناکە، بەڵکو سەربەرزیەکە. و هەر کەسێ لەبەر خاتر خوا خاکی بوون و تەواضعی پێوە دیار بێ، خوای تەعالا بەرزێکاتەوە. ئەو کەسانەی خاکی بوو تەواضع لە ڕەوشتەکانیانە دیارە، لە هەڵسوکەوتەکانیانە دیارە، دڵی خەڵکیان بۆ ئەکرێتەوە. خوای تەعالا خۆشەویستی ئەو ئەخاتە ناو دڵی خەڵکەوە، منزلەت و پلەپایەیان پێدا لە دنیا. بەڵام ئەو کەسانەی کە کیبر و فیز بەسەر خەڵکیا بکەن، خۆیان بە گەورە بزانن، سبحان الله، لە ناو خەڵکە ڕێزیان نامێنێ، خەڵک حەزیان لێ ناکا. ئەگەر خەڵک ماساویشیان بۆ بکە لە ترسایە، کە ترسنەما ئیتر زەلیل ئەبن لە دنیا، ئەوە طبعا لای خوای پەروەردگار زەلیلترن. هەر لەبەر ئەوە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئەم صفەتەی بە پڕاوپڕتیا بوو، خاکی بوون و تەواضع لە پێغەمبەرە هەبووە 100%، وەکو چۆن لە پێغەمبەرەکانی تریشە هەبووە. هەندێک نمونە عەرزی جەنابتانەکەین لەسەر خاکی بوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا وشترێکی هەبوو پیانەوت عەضبا. عەضبا واتە گوێچک شەقکراو، گوێچک لەتکراو. حشتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێچکی لەتکرا بوو، بەڵام حشترێکی ئاسایی نەبوو، هەرگیز هیچ حشترێکی تر بە پێشی ناکەوت لە ڕاکردنە. بەڵام دوای 1-2 ساڵ مدەیەک بەسەریا تێپەڕ بوو، ڕۆژێکیان کابرایەک حشترێکی هەبوو، قەعودیان پێ ئەوت، کابرایەکی ئەعرابی زۆر خێرا بوو، وتی باب
پێشبڕکێ بکەین لەگەڵ حشتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێشبڕکیان کرد کابرا دای بە بەردەمی حشتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. طبعا مسلمانان زۆر بێتاقەت بوون، حتى يعني كرديان هراوتيان سبقت العظباء وتيان يعني معقولة عظباء عشتري ترها بيشي بكبه مستحيل اشتوا. جاء پیغمبر صلى الله عليه وسلم زور بنرمي وبتواضعنا فرموي إن حقا على الله أن لا يرفع شيئا من الدنيا إلا وضعه. فرموي حق لله إخوة تعالى، يعني إخوة تعالى كردوية السنة جيان، كردوية سنتك لم جيانا كوا هرشتيك برس كاتوا دواي مدة دا يقري، هرشتي لم دنيا أخوة مدتك برزي كاتوا دواي والروج يدي دا بزي زلام هيا ناتواني تماشاي ناو چاواني بكي، بلام دواي مدەیەک تەماشاکەی پیر ئەبێ و ئەچەمێتەوە و مناڵ گاڵتەی پێەکە. ئاوایە دنیا. ئەمە ئیمامی بوخاری ئەگەڕێتەوە ژمارە 6501 کەوابوو پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بە ئاسایی وەریگرت و مسلمانانیشی فێر کرد کە زۆر طەبیعی بێت سنەتەکانی خوش پشتگوێ نەخەن. خوای تەعالا سنەتی وایە لە ژیان کە هەر شتێ بەرزکاتەوە دایشێگرێت. یەکێکی تر لەو نمونانە ابن مسعود ئەیگەڕێتەوە بۆمان ئەفەرمێ کابرایەک هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم غەریب بوو، هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەردەم پێغەمبەری خوایە قسەی یعنی پرسیاری لە پێغەمبەرە کرد گشت گیانی ئاوا ئەلەرزی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە بۆ واکەی کابرا، ئەوە بۆ گیانتە لەرزێ، خۆ من مەلیک و پاشا نیم، من کوڕی ژنێکم لەم سەحرایە گۆشتی وشکراومان ئەخوارد، یعنی مەبەستی ئەوەیە کە ئەو پەڕی خواردنی خراپمان خواردووە، من کەسێکی زۆر ئاساییم بۆ ئەوە نائەترسی. دڵی کابرای ئەداوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جا خوای تعالی جرير ئەم ئاەتە ئەهێنێتەوە فەرمێ نحن أعلم بما يقولون وما أنت عليهم بجبار. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرگیز جبار نەبووە، جبار يعني متكبر في الذل، يعني ئەم سیفەتە يعني بۆ مرۆڤ بۆ عەبد ناشێت و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوورترین کەس بۆ لێی. فذكر بالقرآن من يخاف وعيد، سورة قاف آية 45. ئەم حەدیثە شيخ الباني لسلسلة صحيحة جمارة 1876 فرميتي صحيحة. كوابو پیغمبر إخوة صلى الله عليه وسلم لوتكي خاكيبوني تيابوا لدعوة كردني خلقي بانقواز كردن بولا إخوة. پیغمبر إخوة صلى الله عليه وسلم أيدا بلاي من علانا سلامي ليا كردن لقال أنا دانشت غەمبار بۆیان دەستی خستە سەرسەریان و پرسیاری لیانە کرد بۆ غەمباری. ئێمە قسەکەی عومەیرمان لە بیرە، کوڕێکە بوو ناوی عومەر بوو، پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خۆشی ناوی نابوو عومەیر، تەیرێکی هەبوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو جارە ئەیدا بەلایە و سەلامی لێ کرد و ئەوت عومەیر تەیرەکەت چۆنە، نەسیحەتی کرد کە لەگەڵ ئەو تەیرە باش بێ. دوای ڕۆژێکیان دای بەلایە تەماشای کرد عومەیر زۆر بێتاقەتە. پیغمبر صلی الله علیه وسلم فرمووی عومەیر بۆ بێتاقەتی؟ وتی وەڵی پێغەمبەری خوا تەیرەکەم کە ناوی نابوو نوغەیر مردارەوە بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم چوو لە پاڵیا دانیشت و دەستی خستە سەر شانی و دەستی هێناوە سەریا وەکو چۆن بڵێ لە تەعزیەکەیا دانیشتووە. ئەی تۆ تەماشاکەن، یعنی ئەمە لە مرۆڤی ئاسایی ئەم شتە نییە و دڵیەدایەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیث هاتووە کەنیزەکێک عەبدێک کۆیلەیەک ئەیتوانی دەستی بگرێ بیبێ هەر ئیشێکی خۆی پێ هەبوایە ئەی بردو ئەی هێنایەوە. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی دەرناکرد لە ناو دەستی بیوتە ئەمە عەبدە، بیوتە ئەمە کۆیلەیە، وەکو چۆن ئێمە هەنێکمان شەرمەکەین تەوقە لەگەڵ کەسی فەقیر و هەژارا بکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ کۆیلەیەکە ئەچوو هەر احتیاجێکی بوایە ئەیتوانی پێغەمبەر ببە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
کە ئەهاتەوە بۆ ماڵ لەگەڵ خێزانەکانیان هەر وەکو کەسێکی ئاسایی بوو بەڵکو بگرە احتیاجی ناوماڵی لەگەڵیانە جێبەجێ کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نعلەکانی ئەگەر بەردێک یان شتێک بنووسایەتە نعلەکانی وەکو چۆن پێڵا و نعلی خۆمان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی دەریە کرد. ئەگەر جلوبەرگەکەی پێویستی پەپینەکردن بوایە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی پینەی ئەکرد، دا ئەنشت و بە دەرزی مەچید پینەی ئەکرد. یعنی ئێستا ئەگەر ئێستا بوایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی دا ئەنشت پێڵاوەکانی خۆی سبوغە کرد، بۆ یاغە کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاری وا هەبووە بزنێک یان مەڕێک یان شتێک لەو شێوازانە هەبووە هێنایانە شیرەکەی بینکا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی شیرەکەی دۆشیوە، خۆی ئاڵفی کردوتە بەر حەیوان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دا ئەنشت لەگەڵ مناڵێکا بەیەکەوە لەبان یەک سینینانیان نەخوارد، لەگەڵ عەبدا دا ئەنشت، لەگەڵ خزمەتکارا دا ئەنشت. هەژاران لە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر خۆشەویست بوون، زۆر حەزی کرد لەگەڵ هەژارە دانشێ، لەگەڵ بێوەژن و یەتیم و بێباوک و نوقسان و ئەمانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڕۆی احتیاجیەکانیانی جێبەجێ کرد. بگەشتایەتە هەر کەسێ نەیەوت با ئەوان سەلام لە من بکەن، بەڵکو پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی دەست پێشکەرە بوو لە سەلامکردنە. برایدە تەسەور ئەکەن خەڵکانێک هەیە ئەمڕۆ تۆزیە پلەپایان هەیە، کاتی ئەچی بۆ ماڵیان، کاتی ئەچی بۆ ماڵیان لە ژووری میوان دانانشن، هەتا تۆ ئەڕۆی دانشی، کە تۆ ڕۆیشتی دانشتی ئەم جا دێنە ژوورەوە بۆ ئەوەی ئەو لە بەردەمی تۆ هەڵنەسێت، تۆ لە بەردەمی ئەو هەڵسی. سیر کە براوە ڕێزەکان، سیر کیبر و تەکەبور کە لە ماڵەکەی خۆشیە ئەبێ میوانەکە لە بەردەم ئەو هەڵسێ. یا سوبحان الله. بۆیە ئەو کەسانە لای خوا زۆر مەبغوزن بەڕاستی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کەسێ دعوەتی بکردایە بۆ نان خواردن ئەچوو، ئەگەر وەکو ئەفەرمێ ئەگەر تەنها چەندانە ئێسقانێکی بکردایەتە ناو ئاوا بیکردایە بە شۆربا، ئەڕۆیشتم لەگەڵیا، ئەفەرمێ ئەڕۆم لەگەڵیا و ئەی خۆم هەر ئێسقانەکە یعنی ئاو ئێسقانەکە شۆرباکە تامی ئێسقان تامی گۆشت بدە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەیفەرموو لەگەڵیا ئەچم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو سەحابەکان ئەفەرمن ئەوە نەخاکی بووە بەڵام بەبێ زەلیلی، ئەو پێغەمبەری خوایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر سەخی بووە بەڵام بەبێ ئیسراف، زۆر دڵنەرم بووە، زۆر بەبەزەیی بووە. کاتی یەکێک لێی بقەومیایە و خەمبار بووە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵا خەمیە خوارد و لەگەڵیشی ئەگریا. چەند جار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فرمێسک بە چاوەکانی هاتوتە خوارەوە لە بەردەم ئەصحابەکانیان. خوای تەعالایش لە قورئانە پێ فەرمێ وەخفض جەناحەکە للمؤمنین، یعنی ئەی محەممەد صلی الله علیه وسلم باڵت نزم کە شۆڕ بکە لەبەر خاتری ئیمانداران. سبحان الله. ئەم سیفەتە زۆر گرنگە. ئەم سیفەتە طبعا لە پێغەمبەرە هەبووە و خوا ئەمرەکە ئێمەیش وابین. خوای تەعالا ئەفەرمێ لە صفاتی ئیمانداران خوای تەعالا باسی کردووە، صفاتی ئیمانداران ئەوەیە ئەذلة على المؤمنین أعزة على الكافرين رحماء بينهم أشداء على الكفار. لكات جنگ بەرامبەر بە کافر مسلمان بەعزەتە و توندە، بەڵام لەکاتی ئاساییە لەکاتی ئاعتیادیە بەرامبەر بە ئیمانداران زۆر سەرشۆڕە ئیماندار، زەلیلە لەبەر خاتری زەلیلێک پڕ لە عیزات، نەک زەلیلێک بە معنای ئەوەی کەوا مل شۆڕ کات و داوای چشت بکە، نا، یعنی خوا داوای کردووە تۆ باڵ شۆڕکەی بەڕەحم بی بەرامبەر بە ئیمانداران. عیب نییە ئینسان بەدەمی خەڵکەوە بێ، صفەتێکی جوانە ئەگەر ئینسان زۆر ئاسایی بێ لە لای ماچی فەقیر و هەژار بکات، ماچی نوقسان بکات. ئیسا ئێمە خەڵکانێک هەیە جاری وا هەیە ئەیان بینین خەڵک هەیە وەکو چۆن بڵێڵێ ئەمە شێتە، ئەمە نوقسانە، ئەمە گێلە، ئەمە کۆیلە، نازانم ئەمە چییە، بۆیە نە جوابی سەلامی داتۆ نە مەرحەبای ئەکا نە ئەچێتە دەمیەوە. ڕاستیە ئەمە صفەتێکی زۆر ناشرینە لە ئێمەی ئیماندارە ئەمڕۆ هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەنە متەواضع بووە
ئێمە ئەزانین چەندین حەدیثمان هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەییدی ناسە لە ڕۆژ قیامەتە، وەکو لە حەدیثەکەی بوخاری هاتۆ ژمارە 3340 و لە مسلمە 194 ئەفەرمێ ئەنە سەیید الناس یوم القیامە. لە حەدیثی تر هاتۆ ئەفەرمێ کە ئیمامی ئەبو داود دەیگێڕێتەوە، ئەلبانیش ئەفەرمێ صحیحە، ئەفەرمێ ئەنە سەیید ولد آدم وأول من تنشق عنه الأرض وأول شافع وأول مشفع. گەورەی کوڕەکانی ئادەمە، یەکەم کەس کە قبر شەقە بێ و لەت ئەبێ پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەرەچێت، یعنی قەورەکەی ئەو شەقە بە لە ڕۆژ قیامەتە. یەکەم کەس شەفاعەتەکە لە قیامەتە پێغەمبەرە صلی الله عليه وسلم، و یەکەم کەس شەفاعەتی وەرەگیرێ پێغەمبەرە صلی الله عليه وسلم. لەگەڵ ئەمانە هەر هەمووی کاتێک باسییان هێشتیان بکردایە لە بەردەم خۆیان، کاتێ بیان وتایە بۆ نمونە کابرایەک ڕۆژێکیان وتی یا خەیرە البەریە، یعنی یا ئەی باشترین خەڵق، بەریە یعنی خەڵق، ئەی باشترین خەڵق. ئەزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چی فەرموو؟ فەرمووی ذاکە ئیبراهیم عليه السلام، فەرمووی ئەوە ئیبراهیمە عليه السلام، ئەوە پێغەمبەر ئیبراهیمە خەیر البەریەیە. سبحان الله. شوێنێ لە شوێنێکی ترا هەندێک لە مسلمانان باسی یونسیان کرد عليه السلام، پێغەمبەر یونس، یعنی وەکو چۆن بڵێ ئایا پێغەمبەری خۆمان چاکە یا پێغەمبەر یونس چاکە. زانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چی فەرموو؟ فەرمووی هیچ کەسێ بۆی نییە بڵێ ئەنا خەیر من یونس بن مەتە. سبحان الله. فەرمووی هیچ کەسێک بۆی نییە بڵێ من لە یونسی کوڕی مەتتا باشترم. سبحان الله. ئەمە ئەو پەڕی خاکیبوونی پێغەمبەر دەرئەخا بەرامبەر بە پێغەمبەرانی تر. لە حەدیثە هاتووە، حەدیثی صحیح کە بوخاری ئەیگەڕێتەوە 1283 پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرگاوانی نەبووە، یعنی هەر کەسێ بیویستایە یەکسەر ئەچووە ماڵەوە، یەک شەوێک نەبێ کە ئوحود لە شەوی ئوحود دوایەوە گەڕانەوە. سەحابەیەک ئەفەرمێ زۆر ترسام، چونکە زۆرینەی مسلمانان زامار بوون و 70 کەسیش لە سەحابە شەهید بوون. ترسیام جوولەکە لەو شەوە دەستی خۆی لە پێغەمبەر بۆشێنێ، بۆیە ڕۆیشتم لە دەم دەرگاکەی ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشتم لە ترسە. ئەویش بە شەو، ئەویش خۆی چووە، پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرمووە بڕۆ بێ، پێغەمبەری خوا دەرگاوانی نەبووە، هەر کەسێ بیویستایە احتیاجێکی بۆیە ئەیدا لە دەرگاوە چووە ماڵەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر یەکێ نەخۆش بکەوتایە دوعای بۆی خوێنا، خۆی ئەچوو دوعای بۆی خوێنا، ئەگەر نەخۆش بووایە داوای ئەکرد دوعای بۆ بخوێنن، وەکو لە بوخاریە هاتووە 7210. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر یەکێ باتایە بیوتایە ئەی پێغەمبەری خوا من قەرزاری فڵانە کەسم، تخوا بێ لەگەڵ ما با تکای لێ بکە با تۆزێ بێوەسێت، یعنی چاوەڕێم بکە پارەکەم نییە ئیسەبی دەمەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچوو لەگەڵیا، حتا ئەگەر ئەو کەسەش جوولەکەش بووایە، وەکو لە یەکێ لە دەرسەکانە باسمان کرد لەگەڵ جابرا چووە بەلای کابرایەکی جوولەکە تەکلیفی لێ کردووە کەوا چاوەڕوانی جابر بکە قەرزەکەی تۆزێ دوا بخە. دائیمەن ئەی فەرموو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرموو شەفاعەت بکەن لەگەڵ خەڵکا بچن بۆ احتیاجیەکانیان، بەڵکو خوای گەورە قسەکانتان بکاتە بەرەکەتێک و ئەم کابرا ئیش و کارەکەی ڕاهی ببێ. زۆر احتیاجی ئەیسە تۆ ئەگەر یەکێک کاتە لات وتی با بچین بۆ لای قایم خان بەخوا تۆ ئەیناسی، بۆ لای مدیر ناحێ، بۆ لای مدیر دائیرەیەک، بۆ لای مدیر مەدرسەیەک، ئیشێکی هەیە کابرا، ئەگەر ئیشەکەی ناشەرعی نەبوو، ئەگەر ناشەرعی بوو تو دوورترین کەس بە، بەڵام ئەگەر ناشەرعی نەبوو لەگەڵیا بچۆ تەکلیف بکە، ئەگەر وەڵامتیان داوە ئەهلەن وەسەهلەن نەشیان داوە خۆ یعنی ئەمە ئەگەر خوا بۆت بکە و کاتت هەبێ و بۆت بگونجێ ئەم کارانە ئەنجام بدەی شتێکی زۆر باشە. سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەنەس زۆر جار ئەیوت ئەی کوڕە شیرینەکەم، یعنی خۆ ئەنەس کوڕی پێغەمبەر نەبووە صلی الله عليه وسلم، بەس عادەت وایە ئیسە تۆ سیرەکەی لە مامۆسای مەکتەبی بە تەلەبەکان ئەڵێ ڕۆڵەکانم، یا دراوسەیەکتەیان برازایەکتەیان خزمێکتەیان تۆڵێ ڕۆڵی شیرینم، خۆ کوڕیشت نییە، بەس ئەمە دلیلی تەواضع و خاکیبوونی تۆیە لە پێغەمبەرەوە ئێمە فێر بووی. کابرایەک ئیتر ئەڵێن پیاو بووە یان ئافرەت بووە، ڕەش پێست بووە، یعنی پێستی ڕەش بووە،
لا مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمایەوە زۆر جار ناوی مزگەوتی گزگەدا دوای ئەوەی خەڵک دەرەچوون مزگەوتەکەی پاکە کردەوە خزمەتی مزگەوتیە کرد یەک دوو ڕۆژێ پێغەمبەر صلی الله علیه وسلم چاوی پێی نەکەوت ئەوە فەرمووی ئەوە کوا ئەو کابرایە وتیان ئەی پێغەمبەری خوا وەڵاهی ئەوە نەخۆش کەوت و وەفاتی کرد ئەی فەرمووی ئەی بە منتان بۆ نەوتووە وتیان وەڵاهی پێغەمبەری خوا شەو بووە حەزمان نەکرد جەنابەت خەوتووی توالت سێنین و ئەمانە فەرمووی پێم بڵێن قەبرەکەی لەکوێ ئەفەرمێ ڕۆیشت لەگەڵ مسلمانانە بۆ لای قەبری ئەو ئافرەتە لە ڕیوایەتێک ئاڵێن ئافرەت لە ڕیوایەتێک هاتووە بە پیاو چوو لەسەر قەبرستان نوێژی لەسەر کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم پاش ئەوەی نێژراش بوو فەرمووی ئەم قەبرانە پڕە لە تاریکی بەس خوای تەعالا بەهۆی نوێژەکەی منەوە ڕووناکی تێخا ئەبوایە بە منتان بووتایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ دانیشت لە ناو سەحابەکانە هەر وەکو یەکێ لە ئەوان دانیشت خەڵک هاتە ژوورەوە جاری وا هەبوو پرسیارێک لەوەی دەوە کوا محەممەد کوا پێغەمبەر ئەیانوت ئەوە پێغەمبەری خوایە ئیتر سەحابەکان وتیان ئەی پێغەمبەری خوا بەخوا شتێکت بۆ دانین ئاوا شوێنێک بەرز بێ لە کات دانیشتنا بۆ ئەو یەکێ کاتە ناوە ئەوەنە شەرم نەکا و پرسیارکە هەیە شەرمەکە ناتوانێت پرسیارکە با شوێنەکە تۆزێ بەرزتر بێت تا خەڵک بدناس بزانێ ئەڵێ ئەو کاتە ئیتر شتێکیان دانا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبانی دانیشێ کابرایەک ڕۆژێکیان هاتە ژوورەوە ئەم حەدیثە حەزەکەم زۆر بە جوانی وەربگرن يعني زۆر بە دیقەت طبعا حەدیثەکە صحیحە ئەوەی پێشووتریش هەر صحیحە ئیمامی ئەبوو داود دەیگەڕێتەوە إن شاء الله حديثي ضعيف لم شو نباس ناكن بإذن خواي پروردگار الناس أجرته فرمي كابرايا كاتا جوروا يا خيرنا وابن خيرنا يا سيدنا وابن سيدنا أي تشاكا كمان كوري تشاكا كمان أي باشترين مانو قورا مانو كوري قورا كمان في غمري خاص الله صلى فرميتي عليكم بقولكم ولا يستهوينكم الشيطان أنا محمد بن عبد الله عبد الله ورسوله والله ما أحب أن ترفعوني فوق منزلتي التي أنزلني الله الشيخ الباني لا سلسلة صحيحة فرمي حديثك صحيحة بيغمري خواص الله صلى فرمي هر أوبل ينواب يشاء تانود عبدي خوا رسولي خوا شيطان نتان خلطيني جو بقرد شيطان نتان خلطيني زياد لحدي خوي برز من برسكات ولاتان من محمد كري عبد الله عبدو بيغمري خوام يعني كويلي خوامو عبدي خوامو بيغمري خوام والله سن بخوا حزناكم لو بلايك خوا دامينا وكعبدو بيغمري خوا يو برسرم كانوا لسي امروك خلق يعني شيء كان حتى لمدحي في غمرة صلى الله عليه وسلم زور زيادة الروية كريه لا سرودة ولا لا يهني كاس وغيري في غمرة إخواج صلى الله عليه وسلم جاري واي خلقان برز كرينا وكا شايستي برز كردنا ونين بهيت شوازك في غمرة إخواج صلى الله عليه وسلم لمزقوتا لجهادا لحرش وينكا برسياري هاوريكان يكرد لكوين او فلانا كاس بو ديارنيا او فلانا كاس حالي تشيا اگر نخوش بايا روي سري لئذا اگر کسێکی بمردایە ئەچوو بۆ لای لە غەزاکانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کەستان نوقسان نییە وتیان فڵان و فڵان نوقسانن دەی گەڕان دۆزیانەوە دەی فەرمووی کێ ئەمجا فەرمووی ئێستا کەسی تر نوقسان نییە وتیان نا کەس نوقسان نییە پێغەمبەری خوا فەرمووی بەڵێ جولەیبیب دیار نییە جولەیبیبیش سەحابەیەک بوو ئەسمەر دیمەنی ڕاستیەکەی ناشرین بوو و هەندێک گویان نەئەدا پێی خەڵکی تر پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بگەڕێن بەدوایە ڕۆیشتن گەڕان بەدوایە تەماشایان کرد شەهید بووە حەوت کەسی لە کافرەکان کوشتۆ و ئەمجا شەهید کراوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە بان سەری و فەرمووی حەوتی کوشتووە و ئەمجا خۆشی شەهید بووە جولەیبیب لە منە و من لە جولەیبیبم ئەمجا پێغەمبەر صلی الله علیه وسلم کردێ باوشە و سەری خستە سەر باڵی خۆی و هەتا خستیانە ناو قەبرەکەی مەبەستم پێغەمبەر صلی الله عليه وسلم حتى ئەو سەحابەیەی کە کەس حسابی بۆ نەکردووە خەڵک تویانە ئەمە یعنی وەکو بڵێ بەکەمیان زانیوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرگیز بەکەمی نەزانیوە
وفرموویەتی ئەو لە منە و من لە ئەوە، يعني ئەوە بەسە ئیتر. ئەمە بۆ گەورەکردنی ئەو کەسانەی کە لە ناو خەڵک بە چاوێکی تر تەماشایانی کردووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم سواری گوێدرێژ بووە، خەڵکی خستووەتە پشتی خۆی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر زەویدا ئەنشت نانی خوارد، خواردنی خستە سەر زەوی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچی صفەتی خاکی بوون لە ئینسانە بووایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجامیەدا و زۆریش طبیعی بووە لە لای. جا ئێمەی مسلمانیش هەوڵ بدەین ئەوەندەی کە خوا کەرەممان پێەکا بتوانین تەواضعمان هەبێ، خۆ بەکەمزانینمان هەبێ، خاکیبوونمان هەبێ. ئەو صفەتێکە ئینسان بەرزەکاتەوە بەخوا دای نابەزێنێ. واللهی تۆ بەرامبەر بە خەڵک نرم بە، خۆ بەکەمزان بە، خوای تەعالا بەرزەکاتەوە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی، هیدایەتمان بدەی، نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە، دامەزراومان بکەی یا رب العالمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت صفەتی خاکی بوون لە ناو دڵمانە جێگیر بکە، فیز و کیبر و تەکەبور لە ناو دڵمانە مەیڵە یا رب العالمین. یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی خوایە بە شوێنکەوتووی ڕاستەقینەی پێغەمبەر حسابمان بکەی، یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدە، یا الله. اللهم خوایە ئیسلاحی ماڵ و مناڵمان بکەی، یا ڕەبی ئیسلاحی خێزانەکانمان بکەی. آمين آمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.